حزبەکانی کوردستانی ئێران درێژەدان بە پەرتەوازەیی یان هەنگاو هەڵگرتن بەرەوبەرەی یەکگرتوو سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و پایگاکانی هەردوو باڵی حزبی دموکرات حەدەک و حەتکا و کوژران و برینداربوونی ژمارەیەک لە ئەندامانی ڕێبەرایەتی و کادر و پێشمەرگەی ئەم دوو حزبە پرسیار لەسەر استراتێژی و شێوازی خەباتی حزبەکانی کوردستانی ئێرانی دیسان هێناوەتە ڕۆژەفەوە. چاودەران دەپرسن لە هەلومەرجی ئێستای ئێران و ئاوەڵابوونی دەستی کۆماری ئیسلامی لە ناوچەکە لە ئاستێکدا کە لە تارانەوە تا دەمشق سیاست و پاسدار و چەکی کۆماری ئیسلامی کاریگەری هەیە. حزبەکانی کوردستانی ئێران تا کەی درێژ دەدەن بە سیاسەتی پەرتەوازەیی؟ ئایا ئەم هێرشە دوایی سوپای پاسداران و هەڕەشەی دووپاتکردنەوەی و ئەوەی کە نە دەسەڵاتی هەرێمی کوردستان و نە دەسەڵاتی ناوەندی عێراق و نە کۆمەڵگای نێونەتەوەیی یان ناتوانن یان ئامادەنین بەرامبەر بەم هێرشانە هەڵوێستی جدی بگرن دەتوانێت بێتە هۆی دروستکردنی بەرەیەکی کوردی یەکگرت و لە نێوان هەموو حزبەکانی کوردستانی ئێران بۆ درێژە بە خەباتیان دژی کۆماری ئیسلامی؟ ئازیزان بۆ باسەمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومیان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرنامە خاتوو گوڵاڵە شەرەفکەندی ئەندامی کومیتەی ناوەندی حزب دموکراتی کوردستان لە ستۆکهۆڵم و بەڕێز ساسانی ئەمجدی لێکۆڵەری سیاسی لە زوریخ کە هەردوو لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن. بەخێرهاتنی هەردوویان بەرامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ خاتووگوڵاڵ دەست پێ دەکەین. خاتووگوڵاڵە ئەو هێرشەی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەکانی حزب دموکراتی کوردستان و دووکۆمەتای کوردستانی ئێران کە بووە هۆی کوژران و برینداربوونی هەندێک لە هاوڕایانی ئێوە لەگەڵ ئەوەی کە سەرخۆشتان لێەکەین و هیوادارین کە یادی ئەو هاوڕانیتان پیرۆز بێت و حزب دموکرات بتوانێت وەک جاران لەم خەسارە تێپەڕ بێت. پرسیار ئەوەیە کە ئەو هێرشە چه پەیامێکی هەیە؟ ینی یەکەم شتەیە کە ئەو هێرشە ئەو مانا کە بۆیە ئەگوازێتەوە چییە؟ سپاس دەکەم، سپاسی هاو خەمین دەکەم کاک شاهید، سپاسی و دەرفەتە دەکەم. پێویستە سێ نوکتان بڵام ئەگە ئیجازەم بدەی پێش هەموو شتێکی بڵم کاروانی شەهیدانمان دوور و درێژە خەبات پێویستی بە خێنیوان هەیە و ئەمن دەمەوێت سڵاو بنێرم بۆ گیانی پاکێ و شەهیدانە. هەمویان هاوڕێ خۆشەویستم بوون، بەڵام بە تایبەتی لە بینی هەموو ئەو هاوڕێیانم دەمەوێت سڵاو بنێرم بۆ گیانی پاکی سکرتێری یەکێتی ژنانی حیزبی دموکراتی کوردستان خاتوو سهیلا قادری ئەندامی ڕێبەری و سکرتێری پێشووی ئەو ڕێکخراوەیە خاتوو نەسرین حەداد و کە هەرتکیان ئەندامی ڕێبەری بوون و ساڵهایەکی زۆر لە ژیان و تەمەنی خۆیان لەسەر ئەو خەباتە و لە نێو بنەماڵی دموکراتدا بەڵەخرە ژیان و تێکۆشانی خۆیان ئاراستەی ئەو حیزبە کردو بە خاتری ئەو گەلی سەریان ناوەتەوە. ڕێز و حرمەتی خۆم و بۆ بنەماڵەکانیان سەرخۆشی لە هەمومان بکەین، لە هەمومان لە خۆمان و بڵێن کە ڕێگەی وانە درێژە هەیە، قەتیان لەبیر ناکەین ئەو ناڕەحەتیە و خەمەی کە لە دەستانی وان لە دڵی مەدا قورسی کردو ئەو خەمە هەموو دەکەینە هەوێنی ئەو خەباتە و بەردەوام بوون لەسەر ڕێگای ئەو ڕێگای کەوان پێدا ڕۆیشتن. ئەوە نوکتەی ئەڤەڵ بوو کە بیڵم ئەو خەسارێکی گەورەیە، بەڵام بە معنای وەی نییە کە دەتوانێت بە چۆکماندا بێنێ. ڕۆیشتنی ڕێبەرانی پێشوومان هەموو ئەو زەبرانەی کە کۆماری ئیسلامی سعی کردو تا ئێستا لە ئێمە بدا نەتەنها ئێمە بێدەنگ نەکردو، ئێمە بە چۆکدا نەهێناوە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ سوورتری کردوین لەسەروەی کە ڕێگای کە پێیدا دەڵێن ڕێگایەکی حەقە و ئەو ڕێژیمێکی مقابلیدا مبارزە دەکەین واقعان ڕێژیمێکی دەرەندەیە و دەبێ بڕوە. ئەوە نوکتەی ئەڤەڵم بوو. نوکتەی دووەمەمەوەی کە ئەو ڕێژیمە جاری ئەڤەڵی نییە، هەمیشە وەختێکی کە ئەحساسی ترس دەکا، وەختێکی ئەحساس دەکا کە هیچ دەرەتانێکی نێ لە هەموو لایەکە و فشاری بۆ هاتۆ
ضعیفترین حاڵەتی خۆیدا دەست دەداتە ترس و ئەرعاب و کوشتن و ئەشکەنجە و ئێدام و ئەوانە یعنی ئەوەی کە ئەوڕۆ ئەو شتە دەقەومێ نیشانەی وەیە کە ڕژیم دە زعیفترین حاڵەتی خۆیدایە و وەک هەمیشە سعی دەکا لە هەربەی خوڵقاندنی ترس و وحشەت لە دڵی خەڵکدا بۆ سەرکوتکردنیان بۆ بێدەنگکردنیان ئیستفادە بکە بەڵام گرینگەوەیە کە ئەمەدە بتوانین لەو شەرایطە سەختەشدا بە ڕێژیم نیشان بدەین کە ئەو نەتەنیا ناتوانێت بێدەنگمان بکە نەتەنیا ناتوانێت ئێمە بترسێنێ بەڵکە لە هەمیشە زۆرتر شێرگێرین لەسەرەوەی کە دەبێت بەردەوام بین لەو خەباتەیدا کە بەڕێوەی دەبێت. زۆر سپاستان دەکەم. کاک ساسان ئەو پرسیار دەمێن لای ئێوە بەڕای ئێوە ئەم هێرشە بۆ ڕوودەدا ئەمە قرارە چ پەیامێ بگوازێتەوە بە حیزبەکانی کوردستانی ئێران چ ئەوانەی کە لە با بڵێن ناو جەرگەی هەرێمی کوردستاندان چ ئەوانەی کە لە شاخەکان و خەباتی سیاسی و پێشمەرگانە دەکەن؟ پێش هەموو شتێ منیش پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵ و هەواڵانی شەیدانی کۆیە دەکەم و هەروەها بنەماڵی و عەزیزانەی کە لە ڕۆژانی ڕابردوو لە سێدارە دراون. من پێم وایە کە پێش هەموو شتێ هۆکاری ئەم هێرشە دەگەڕێتەوە بۆ ئەو دۆخە تازەیە کە کۆماری ئیسلامی تێدایە. ئەو قەیرانانەی کە کۆماری ئیسلامی ئێستا ڕوبەڕووی بووەتەوە دەتوانێت لە داهاتوودا مەترسی زۆر جددی بۆ سەر ڕژیمی ئێران دروست بکات و لەم نێوانەدا دەتوانین بڵێن کوردەکان لە هەموو لایەنەکانی تر بە هەموو پەرتەوازیە کە هەیە ڕێکخراوترن. حزبی سیاسیان هەیە و ئەم حزبانەش خاوەن هێزی چەکدارن و ئەمانە لە ڕوانگەی ئێرانەوە پێشەوەی ببێت بە مەترسیەکی گەورەتر دەبێت تووشی بربەست و گوشاری زۆر جددی بێت. بۆیە کە ئەوان لەم قۆناغەدا کە پێیان وایە کە ئەگەریەوەی کە هەڵوگۆڕێکی جددی لەم وڵاتە بێتە ئاراوە هەوڵەدەن کە ئەو ئەکتەرانەی کە دەتوانن لە داهاتوودا ببن بە مەترسی بۆیان بەرحاڵ بربەستی جددیان بۆ دابنن. بەڵام هاوکات لەگەڵ ئەمە شێمە دەتوانین قسە لەسەر هەندێک هۆکاری دەرەکیش بکەین. یەک لەوانە دانیشتنی ڕۆحانی و پوتین و ئەردۆغان لە پەیوەندی لەگەڵ پرسی ئیدلیب و ئەو ئاڵوگۆڕانەی کە بەدوای خۆی داهێناویە کە ئەوە شتیارە یەکێک لەو فاکتەرانەی کە دیسان معامڵەی لەسەر بکرێت و ئەگەر ئەوەی کە معامڵەی لەسەر بکرێت پرسی کوردە لە ڕۆژاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان. یەکێتر لەو هۆکارانش کە پێم وایە لەم ماوەدا زۆر قسەی لەسەر کراوە و دەتوانێت تەمەش مەوزوعیەتی هەبێت لەوەی کە لە ئێستادا ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشی کردوێتە سەر خاکی باشووری کوردستان و حزبەکانی ڕۆژهەڵاتی کردوێتە ئامانج. پێم وایە کە دۆخی ئێرانە لە عێراق پاش ڕووداوەکانی بەسرا ئەوەی کە هێژمونی ئێران خەریکە لە عێراق چ بەپێ هەڵبژاردنەکان کە لەوێ ڕوویداوە چ بەپێ ئەوەی کە ئەو ناڕەزایەتیە کە لە بەسرە بە ئاشکرا ئێران وەک هێزێکی دەرەکی نەیار ناسێنرا کە هەوڵ و چالاکی منتەبق نییە لەگەڵ بەرژەوەندی خەڵکی و ناوچە بۆتە هۆیەوەی کە ئەو ڕوانگە دروست بێت کە چیتر ئێران بەم عەقڵیەتەوە لەم وڵاتە قبوڵ ناکرێت. لەوەها دۆخێکدا من پێم وایە کە ئێران پەیامێکی وای ئاراستە کردووە کە ئەوان تەنانەت لە باشووری کوردستانی شوەکو بەشێکی فەرمی لە بەرحاڵ بەپێ یاسا و بەپێ سیستمی سیاسی حقوقی عێراق بەکو بەشێکی فەرمی لە خاکی عێراق بە تەواوی لەژێر ڕێکێفی ئەوەندایەوە دەیانەوێت ئەم پەیامە بگەێنن کە دەتوانن باشووری کوردستان و تەنانەت حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش وەک فاکتۆرێک لە ململانەیەدا لەم ململانە ناوچەیەدا بەکاری بێنن. کۆماری ئیسلامی هەڕەشە دەکات و هەڕەشەکانیشی لە بەرامبەر ئەو لایەنانەی کە لە ئاستی هێز و توانایی سەربازی لە لاوااسترا بێبەزەی دەباتە سەر. ئەوەش بە بەڵگە سەلمێنراوە کە فەرماندەرانی کۆماری ئیسلامی لە ساڵی ڕابردوودا و ئەو ساڵ چەندین جار بە ڕسمی لە کۆبوونەکانی خۆیاندا ڕاهەنگیاندووە کە ئەگەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەت حیزبی دموکراتی کوردستان چالاکی هەبێ ئەمە لە پشتی سنوورەکانیش لیان دەدەین و هیچ خەتێکی سوور ناناسین. داوامان لە بیرۆڕای گشتی هەیە ئەو کردوانە مەحکوم کا سنوورێکی بۆ دابنێن و ئیجازە نەدەن لەوەی بەدواوە کۆماری ئیسلامی سنووری وڵاتەکان بەرچاوی بیرۆڕایگەشتیدا ببەزێنێ و سەروەری وڵاتێکی دیکە پێشێل بکات. خات و گوڵاڵە کاک حەسەن خاترەدەدا ئاماژەی دابەوە کە کۆماری ئیسلامی پێش هەڕەشەی کردووە کە ئەو حیزبانە چالاکن لێیان دەدات وەک لانی کەم لە بیری گشتی و زانیاری ئاوەڵادا دیارە ئەوەی کە زیاتر چالاکی بووە
با بڵێن حزب کوردستانی ئێران بوو وەک ڕاستان ئەمە مانای ئەو لەکان چالاکیان نەبووە لانی کەم ئەوەی کە میدیایی کراوە بە هەر هۆکارێکەوە یا لانی کەم میدیەکان پێیان زانیە کۆماری ئیسلامی ئاماژەی پێداوە بەڵام هێرشەکە کراوەتە سەر پلەنۆمی حزب دیموکراتی کوردستان و ئەو با بڵێن کوژرا و برنایی لێکەوتوەتەوە کەواتە کۆماری ئیسلامی بۆی فەرقێک ناکات چه حزبێ چالاک بێ ئەو هەموو حزبەکان بە دوژمنی خۆی دەزانێت لە حاڵەتێکی ئاوادا کاردانەی ئەوە چی دەبێت؟ مەبەست لە چالاک بوون چ بێت بە چۆنی تەفسیرکەین و چۆنی لێک دینەوە گرنگ وەک پێشترش ئاماژەم پێ کرد حکوومەتی ئێران دەزایفترین حاڵەتی خۆیدا لە ڕووخان دەترسێ بە دەبەوە حاڵەتێکدا سعی دەکات بە هەموو جۆرێک سەرکوب بکە بەوەی کە زیندوو بمێنێتەوە و خۆب تەبیعیە دەبینی ئۆپۆزیسیۆن یان نیرۆهای مخالفی خۆیدا یەکێک لە ئەسلیترین نیرۆکان نیروی کوردەکانە و خۆب لەو ترسەدا ئەڤڵین جێگای کە دەبێت لێی بدا سەرف لەزەر لەوەی کە چالاکی یا چالاکنی یا تعریفی مە لە چالاک بوون چییە بەحس لەسەر تاسیر گوزاریە خۆب دەچێتە دەی هەوێ بە قەولی خۆی سەری مارەکەی لێبدا سەری مارەکەی بە نظریوی کوردستانە و لە کوردستانیشتا بنەماڵی دموکرات کاملن تەبیعیە ئەستی بە جۆرێکی بلەخەرە نوێنەرایەتی ئەو حرەکەتە دەکات کاملن تەبیعیەکەوەی بکات بە ئامانجی حملەکانی خۆی و دێرشدا بەحسەکە ئەوەیە کە ئەو حملەیەکە کراوە وەک دەزانی ئەوێ ڕۆژ دروست ئەو ڕۆژە بەیانی ئێمە پلۆنۆمان هەبوو پلۆنۆمی کۆمیتە ناوەندی حزب دیموکراتی کوردستان و دقیقاً ئەو موشەکانە ئامانجیان لێدانی ئەو پلۆنۆمە بوو بە خاطریەوەی کە حدێکسەری زەربە لێ بدەن لە حزب دیموکراتی کوردستان گرنگەوەیە کە پەیامێکی کە لەو کوشتارە دێتە دەرێ لە نەزەر وانەوە چییە و لە نەزەر ئێمەوە چییە و ئەو پەیامەی کە دێتە دەرێت چۆن ئیستفادە لە دەکەین لە ئیدامەی خەبات و حرەکەتەکەی خۆماندا وەختێک ئێوە دەڵێن باسی چالاکی ئەم پێم وابێ ئەوە منزورەوەیە کە چالاکی چەکدارانە لە نێو خۆی وڵات شاید مەبەستان بێ بەحسەوەیە کە چەکی کوردی هیچ وەخت بۆ حملەکردن نەبووە چەکی کوردی هەمیشە بۆ دفاع بوو ئێمە دەست هەڵ ناگرین لەو خەباتەی هیچ یەک لەو حملانەی کە پێمان دەکردین لە ئێدامی ڕۆڵەکانمان لە زیندانەکان لە کوشتار و نەسر و کوشی کوردەکان لە شارەکانی جۆرە جۆر لە زیندانی کردن لە حملە بە قەڵایە و کوشتنی هاوڕێیانمان لە ڕێبەری هیچ یەک لەوانە ناتوانێت ئەو پەیامە بە ئێمە بدا کە ئێمە بێدەنگ بین ئێمە بێدەنگ نابین گرنگ لەوەیە کە چۆن ئیستفادە دەکەین لەو فرسەتەی تابینی خەتی مەشی خۆماندا و حرەکەتی بەعدیماندا و مبارزەیەدا چۆن دەتوانین دابڕێژین با ڕوونکردنەوەی بدەم دیارە بەبەستی نیشار ئەوە بوو کە دیارە بۆ کۆماری ئیسلامی فەرقێک ناکات چ لایەنێک خەباتی چەکداریەکە بەرخۆدانی چەکداری ئەکات چ لایەنێک پێشمەرگەی لەوێ ئامادەیە یا با بڵێن تۆڕە ناوخۆیەکانی بە هەر هۆیەک چەک هەڵدەگرن یا بەرخۆدان دەکەن بۆیە ئەو پرسیارم کرد ئاماژە دەکاتە سەر هەر لایەنێک کە ڕەنگە بتوانێت زیاترین زیانی لێ بدا لەو کاتا پدڵمی ئێوە بەڕەوە چووە کاک ساسان ئەمە پێشینە هەیە ئەم جۆرە هێرشانە بەڵام ڕەنگە ئەم دانە تایبەت بێت چون ڕەنگە لایەنی با بڵێن کوردستانی دەڵێت پێشتر حزبەکانی ئاگادار کردبووەوە کە کۆماری ئیسلامی هەڕەشە دەکات و ڕەنگە ڕێ باتە سەر بەڵام حزبەکان ڕەنگە چاوەڕانیان کردووێ هێز بێتە ناوخۆ و لەو کاتا کە دێت ئامادە بن بۆ بەرەنگاریەکەی ئەگەر بکرێ ئاماژەیە بە پێشینەی ئەم شێوازە هێرشانە بدەن من پێم وایە کە ئەگەر ئەلبەتە پێشینە ئەم هێرشانە من ئەگەر ئیجازەبەن زۆرتر دەمەوێت لەسەر ئەو ئەنادوو ئەو ناکۆکیە کە لە نێوان دەسەڵاتی ئێراندا جاجیە لەوەی کە من دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێت یا پەهلەوی بێ لەگەڵ کوردەکاندا من زۆرتر لەسەرم بابەتە زۆر کورت قسە بکەم تاوەی کە چه هێرشای کراوەتە سەر باشووری کوردستان دیارە لە 91 بۆ لاوەکە حکوومەتی هەرێمدا ئەمە دەزانین کە بە سەدان ئەندامی حزبە کوردیەکان پارتەکان لە کوردستان لە باش کوردستان کراونەتە ئامانج بەڵام ئەوەی کە تا ڕادەیەکی من لەسەری ڕاوەت بە پێ ئەوەی کە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک خوازیاری ئەوە هەن کە پەیوەندیەکی حقوقی پەیوەندیەکی سیاسی و دیپلۆماتیکیان هەر هەبێت لەگەڵ دەسەڵاتی ناوەندی لە ئێراندا سەرف نەزەر لەوەی کەم دەسەڵاتە ناوەندیە بۆ نمونە پاش کۆماری ئیسلامی چۆن دەبێت
پێویستە کە بەم هۆەوەی قسە لەسەر ئەوە بکەین کە هۆکاری ئەوەی کە کۆماری ئیسلامی بۆ نمونە بە ئاسانی دەتوانێت هێرشێکی ئاوا بەربڵاو بکاتە سەر حزب کوردیەکانی ئەعدام بکات چییە کە من پێم وایە ئەم باسە دەبێت لە کانتێکسی ناسیۆنالیزمی ئێرانیدا خوێندنەوەی بۆ بێت. ناسیۆنالیزمی ئێرانی و دروستبوونی دەوڵەتنەوەی ئێران پێش هەموو شتێ لە پرۆسێکی پڕ لە تونند و تیژی سەری هەڵداوە. ئەم ناسیۆنالیزمە بۆ دادسەپاندنی بیرۆکەی یەک زمان و یەک نەتەوە لە ئێراندا لە وتاری پێڕەوی دەکات کە پێش هەموو شتێ پەنا بۆ هێز دەبات، پەنا بۆ وتارێکی ئەمنیەتی دەبات. واتە ئەو گروپە ئێتنیکیانەی کە لە حاشیە و لە پەرای دەسەڵاتی ناوەندیدا دەژین یا دەبێت ببن بەشێک لە ناسنامێ ناوەندیانەوەی کە هەوڵی سڕینەوەیانە درێت. جا لەوەها حاڵەتێکدا من پێم وایە کە ئەم وتارە کە مەشروعیەتی خۆی لە هەندێک چەمکی وەک تەمامیەت ئەرزی و پاراستنی سنوور و پێویستی داسەپاندنی سەروەری نەتەوەیی مەشروعیەتی خۆی وەردەگرێت، ئامادەیە لە هەموو قۆناغێکدا کە پارتەکانی کوردستان چالاکی بنوێنن یان بیانەوێت بە جۆرێک دەرکەوتنی خۆیان نیشان بدەن، ئەوان بە هەموو هێزێکی خۆیان ڕوبەڕووی بنەوە. بە عبارەتێکی تر مقاومەتکردن لە بەرامبەر وتارە بەردەوام کاردانەوەی تند و فیزیکی لێکەوتوێتەوە بە جۆرێک کە لە هەر قۆناغێکدا کورد بیەوێت لە بەرامبەر دەسەڵاتی ناوەندی دەربکەوێت. ئەوان کاردانەوەی زۆر جیاواز لەگەڵەوەی کە بۆ نمونە لە تاران و دژ بە خۆپێشاندانێک لە تاران یان تەنانەت هەر جۆرە چالاکیەکی تر لە ناوەندا ڕوو بدێت، ئەمان بەم شێوە پەرچە دەنەوە. لە چەند هەفتەی ڕابردوودا ئێمە دەزانین کە 6 زیندانی سیاسی کورد لە سێدارە دراون و دەیان ئەندامی حەدەک و حەتکا و چەند ئەندامی کۆمەڵە و چەند گەریلای پەژاک شەهید بوون. شێواز و ئاستی ئەم تند و تیژیانەوەمان بۆ دەردەخات کە دەسەڵاتی ناوەندی بەردەوام وەک هێزێکی ئیستعمارگەر بە بڕوای من معامڵەی لەگەڵ بزوتنەوەی کورد کردووە و لەم بارەوە قائل بە هیچ سنوورێک نە لە ئاستی بیوڕایگشتی ئێراندا و نە تەنانەت لە ئاستی دەرەوە قائل نییە. لە ناخۆش بەردەوام هەروەکە ئاماژەم کرد ئەوان پێداگری لەسەر هەندێک مەفهومی وەک تەمامیەت ئەرزی و پاراستنی سنوور دەکەن کە ئەمەش بەداخەوە تەنانەت لە لای ڕووناکبیران لە لای ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە بە جۆرێک خۆیان و ئالتەرناتیڤی و دەسەڵاتە دەناسن مەشروعیەتی هەیە. دەسەڵاتی هەرێم و دەسەڵاتی ناوەندی عێراق ئایا دەتوانن بەکردەوە و پێشگردن بەم جۆری هێرشانای کۆماری ئیسلامی کارێک بکەن؟ هەموو دنیا کۆماری ئیسلامی دەناسێ، بەڵام دەمانەوێت بڵێین کە کۆماری ئیسلامی ئەوەیە کە نە سنوورێک دەناسێ بۆ دەستدرێژیەکانی، نە سنوورێک دەناسێ بۆ جەنایەتەکانی، هەروەک بەداخەوە لە بینی شەهید و بریندارەکاندا چەند ژن و منداڵی تێدایە. ئەوان کوێرانە هەموو شتێک بەر بۆمبای تیارەکانەوە بەر موشکەکانیان دەدەن بەبێەوە بیر لەوە بکەنەوە کە چێ هەدەفیانە و دەیانەوێ زەربە لە چێ بدەن. بۆیە داواشمان ئەوەیە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم دەوڵەتی بەغداد کە ئەوان لە خەرە خاوەندارەتی ئەو وڵاتە دەکەن و هەم دۆستانی دەرەوەش لەو قەزیەوە دەنگ بێن و هەوڵ بدەن بۆی سنوورێک بۆ دەستدرێژی دەو جۆرەی کۆماری ئیسلامیدا بدەن. خاتو گوڵاڵە دیمان دوای ڕووداوەکە هەم بەیاننامەکەی دەسەڵاتی هەرێمی کوردستان و هەم بەیاننامەی دەسەڵاتی ناوەندی عێراق و هەم بێدەنگی کۆمەلگایەتەوەی نیشانی داوە کە ئەو داخوازیەی کاکەماڵی کەریمی و با بڵێن ئەو چاوەڕوانیی کورد بەنسبەتی ئەو بابەتە نایەتە ئاراوە. بەڕێز ئاماژەت بەوەدا کە کۆماری ئیسلامی دوژمنی ئێوەیە و بزوتنەوەی کوردی و حزبی دموکرات وەک نەیاری خۆی دەناسێت و کاک ساسانیش ئاماژەی بەوەدا کە پێکاتەی مێژووی ناسیۆنالیسمی ئێرانی هەڵگیری ئەو دژایەتیەیە و ئەم دژایەتیە بە هیچ شێوازێک چارەسەر ناکرێ مەگە گۆڕی دەسەڵاتە. کەواتە ئێوە لە هەلومەرجێکی ئاوادا چیتان پێ دەکرێت ئایستە بۆ کەمکردنەوەی ئەو جۆرە مەترسیانە چەکدا دەنێن خەباتی شاخ دەست پێ دەکەنەوە کەمپەکان دەگۆزنەوە چی توانن بکەن؟ پێشدا ئیجازەم بدە من ئاماژە بە شتێک بکەم. ئەو بەحسەی کە بە قەولی خۆیان دەڵێن ئێمە خەباتمان کردو لە نێوخۆ ئەمەلیاتمان کردو یا چوزانم چالاک بووین ئەوە جوابی وەیە. ئەم دەمەوێت یەک شت بڵم، ئەمە حاضر بووین بارها نیشانمان داوە کە تەنانەت حاضرین لە ڕێگای توزانم بۆ توێژ لەسەر میزی مزاکرە. ئێمە ڕێبەرانمان لەسەر میزی مزاکرە کوژراون، یعنی لە کاتێکی ناستەحەیان پێ بۆ نەدە شەڕدا بوون. بەحسی ئەوە نییە کە ئێمە شێوەی خەباتەکەمان چیە، بەحس ئەوەیە کە دوژمنەکەیمە دەڕندەیە و بە هیچ قانونێک و بەندێکی حقوقی بەشەر معتەقد نییە و لە هەموو حربەیەک استفادە دەکا و هیچ تۆجیهێک وجودی نییە بۆ حرەکەتانە وەک ئەرزم کردی بە خاطری ترسی خۆیەتی بە خاطری لە بینچوونی خۆیەتی. ئەوەی کە حرەکەتی ئێمە دەبێت چ بێ
ئەوەی کە ئێمە چەکدا بنین یا چەکدانێنین ئەوە هیچ تەسیرێکی لەسەر ئەو وەزئیەتە نابێ. بەحسەکە لەسەرەیە کە ئێمە لەو چەکە هیچ وەخت استفادەمان نەکردو بۆ حملە. ئێمە هەمیشە کتومانە کە ئەو چەکە تەنها تەزمینێکە بۆ دیفاعێک لە خۆمان. ئێمە کە تایستی چەکەکەمان دانە ناوە یعنی دە حاڵی حاضردا ئەوە دەو شەرایەتەیدایە معادلەی خەباتی کوردی یا سەحنەی خەباتی کوردی ئەگەر سپێنێ ئەو چەکەدا بندرێ پێت وایە کە دەو معادلەیەدا ئایا وەزئیەتی کوردی باشتر دەبێ ئەوڕۆ کە مەترسێ هەیە دەوڵەتی ئێرانی ئەو جۆرە معاملە دەکە سپێنێ ئەو مەترسیە نەبێ ئایا زۆرتر لەوە و دڕندانەتر لەوە دەگەڵ کورد هەڵسوکەوت ناکە. ئەو بەحسێکی دیکە ئەوەیە کە ئەکسول ئەمەنیمان لە مقابلی هەمجە حرەکەتێکیدا هەمچوو کۆشتارێکیدا دەبێت چ بێ. ئەو ئەکسۆل ئەمەلە کاملەن تەبیە ئەو ڕۆژی وەی نییە کە ئێمە شەهیدانمان بەش بکەین چهەیی منە چهەیی توێ. ئێمە ڕۆژی وەی نێ باسی وێ بکەین کە حملە بۆ ماڵە منە یا بۆ ماڵە توێ. ئەو حملەیە بۆ ماڵی کوردی. ئەو ڕۆڵەیە دەکوژێ ڕۆڵەی کوردیە پێشمەرگەی کووردە. کاری بەوە نییە کە لە چ فکرێک چ سیاسەتێک دفاع دەکا. هەر ڕۆژێکی کە ئێمە بەو نەتیجە گەیشتین کە ئەو ڕۆڵانە ڕۆڵەی هەمومانە دابەشیان ناکەین، ئەوانەی کە ئەدام دەکرێن، ئەوانەی کە ئاوا دەکوژێن، هەر ڕۆژێکی ئەحساسمان کرد کە ئەرسەی ئەو مبارزەیە با دنیای دەرەوە جوابمان داتەوە. بەڵام ئێمە نابێ کوتا بین، ئێمە نابێ کەمتەر خەمێ بکەین دەوەی کە لە دەرگای هەموو ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بدەین و ئەو خەمە خەمی هەمومان بێ. خەمی من نەبێ، فقط قسەی من نەبێ، فقط هاواری من نەبێ، فقط ژانی من نەبێ، ئی هەمومان بێ. لەوەی گەڕین چیدی کە ماڵە دەگەڵ یەکتر بەش نەکەین. زۆر چاکە دادەگوڵاڵە دینە سەرەوە بابەتەکە چی دەکرێت بەهەرحاڵ وەک کردەوە ئەگەر قبوڵمان کرد کە ئەمانە شەهیدی گەلەکە نەشەهیدی حزبێ حزبانەشێت چی بکەن. کاک ساسان پرسیارم ئەوەیە کە دەسەڵاتی هەرێم و دەسەڵاتی ناوەندی عێراق یا ناتوانن یا نەیانویستوە ئەبێ ئێوە وەڵام بدەنەوە کە بەرپەرشدانەوەی ئەمە بکەن و یا ڕێگای لێ بگرن. لە کاتێکی ئاوادا حزبەکان دەتوانن هاوبەش چی بکەن. پرسیارێکە لە ئارادایە ئەوەیە کە کاتیەوە نەهاتوو کەم حزبانە بەرەیەکی یەکگرتوو دروستکەن لە بواری سیاسیەوە تەنانەت وەک هەندێک لایەن پێشنیاریان کردووە پێشمەرگەکانیشان یەک بخەن بۆ کاری بەرگری. من پێم وایە کە هیچ ڕێگایکی تر نەماوە. بەڕاستی ئەوەی کە بۆ نمونە تا ڕادەیەک ئێمە بینیمان لە 1-2 ساڵی ڕابردوودا منطقێکە بەسەر بۆ نمونە حەدەک و حەدکازاڵە منطقێکی تا ڕادەیەک جیاوازە. بەرحاڵ هەندێک ڕاوتی جیاوازیان گرت بەرەمانە بۆی کە خەباتی خۆیان بەردەوام بکەن، ئەوەی کە پەژاک دێکات جیاوازە. بەڵام لە ئاکامدا ئەوەی کە بۆ ئێمە دەرکەوت ئەوەیە کە سەرف نەزەر لەوەی کە منطقی سیاسی و شێوازی خەباتی ئەمان چۆن بێت، کۆماری ئیسلامی بە یەک جۆر معامڵە لەگەڵم حزبانە دەکات، ئەویش تەنیا و تەنیا مبتەنیە بەرسڕینەوە و ئینکاری حزبە سیاسیەکانی کوردستان. بۆیە من پێم وایە کە لەم قۆناغەدا هیچ ڕێگە حەلێک لە ئارادا نییە مەگەر ئەوەی کە ئەو حزبانە بە پێ نسبەتی پارتەکان یان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوان شوێنی نیشتەجێبوونی خۆیان گومانێکی زۆری لەسەر دروست بکەن کە ئەم شوێنی نیشتەجێبوونە لە نەهایەتدا دەبێتە باعسی ئەوەی کە دەبێتە هۆکار بۆ ئەوەی کە موجودیەتیان بەهەرحاڵ مەترسی زۆر گەورە لەسەری دروست بێت. من پێم وایە کە ئەم حزوری ئەم حزبانە لە باشووری کوردستان بەهۆی نیشتەجێبوونیان لە باشووری کوردستان خەبات و شێوازی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ کۆماری ئیسلامی بەرحاڵ گرێدرا تا ڕادەیەکی زۆر بە ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان. و ئەمە هەندێ مەعزورات و بربەستی دروست کرد، چ لە دیاریکردنی پەیوەندیەکان یان لەگەڵ لایەنی تری کوردی و چ لەو دەرفەت و مەودایە کە دەبووە کەڵکی لێوەربگرن بۆ خەباتی خۆیان. ئەو حزبانە دەبێت لە ئێستادا ئیتر خۆیان لەم قۆناغ ڕزگار بکەن. ئێستا ئیتر قسە لەسەر تێروری ئەندامانیان نییە، فقط قسە لەسەر موجودیەتی ئەو حزبانەیە، قسە لەسەرەوەی کەم حزبانە دەبێت لانی کەم لە ڕووی سەربازی و ئەمنیەتیەوە بەرنامەیەکی هاوبەشیان هەبێت بۆ پاراستنی خۆیان، بۆ ئەوەی کە چیتر ئابەم شێوازە پۆلۆنۆمێک کۆمیتە ناوەندی سەرکردایەتی ئەم حزبانە نەکرێن بە ئامانچوە هەبوونی ئەو حزبانە ئابەم شێوەیە نەکەوێتە مەترسیەوە. بۆیە من وەکو تاکێکی کورد پێم وایە کە هەموو ئەو کەسانێک کە لە فەزای سیاسی کوردستاندا بە دواداچوونی ئەم بارودۆخە دەکەن هەموو ئەم داواکاریان هەیە کە ئەو حزبانە واز لەم پەرت و پەراوێز کاریە بێرن و تا ڕادەیەک لانی کەم پلتفۆرمێک دروستکەن لە هەندێک ڕووەوە بۆ ئەوەی کە لانی کەم بازم پێداگیری لەسەرەوە دەکەن کەس چاوەڕوانەوە ناکات کە ئەوان اختلافی ئیدۆلۆژیک و سیاسی خۆیان وەلاوەنێن، بەڵام لانی کەم لە پاراستنی خۆیانە خوێندنەوەیکی نوێ بکەن و
بتواننەوە دەرفەتە بگوازنەوە بۆ ئەوەی کە چیتر سیاست و شێوازی ڕوانینی خۆیان گرێ نەدەن بە ئەو تەنیا فاکتۆرەی کە چۆن لە باشووری کوردستانن کەواتە یان دەبێت بە منطق و بە داواکاری حکوومەتی هەرێم معاملە لەگەڵ کۆماری ئیسلامی بکەن یا ئەوەی کە بەم شێوە بکرێن بە ئامانجی هێرشی تێروریستی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ خات و گوڵاڵە چەند کاری یەک با بڵێن سەرەکی ترین کاریگەری ئەم هێرشە دەتوانێت ئەوە بێت کە بەکردەوە ئێوە هەنگاو هەڵبگرن بۆ یەکگرتووی لە نێوان دووباڵی حزب دموکرات و هەنگاو هەڵبگرن بۆ دروستکردنێکی بەرەیەکی یەکگردوو لە نێوان هەموو حزبەکانی کە چالاکن بە نسبەتی کوردستانی ئێران جگە با بڵێن بێ ڕەچاوکردنی جیاوازی استراتیژی یا بیرۆکەی سیاسی. کاملەن تەبیەوە بەشێک لە وەزیفەی ئێمەیە، بەشێکی سەرەکی لە وەزیفەی ئێمەیە سەبارەت مادام کە ئێمە مەدیونین بخێنی ئەو شەهیدانە و ئازیزانە و بەشێکی ئەستی بەرنامەی کاری دەبێ ببێ، بەڵام گرنگەوەیە کە زۆر جار دوژمن دەنێ و خۆماندا نفوزی کردووە سعی دەکا سەرێک ناکۆکی بینی ئەو ئەحسابە ڕۆژ بە ڕۆژ دامان لێبدا و ئاورە خۆش بکە و تەبیعی قازانجی ئەستیش ئەو دەیبا ڕژیم، یعنی ڕەمزیمانەوەی ڕژیم ئەوەیە مادام بتوانێت کە ئەو مەسەلەی بەرێتە پێشێکی ئێمە بەیەکەوە هیچ وەخت ڕێک نەکەوین، هیچ وەخت یەکدەنگ نەبین، خۆ گرینگە کە ئێمە ئاگاداری و قەزیە بین دەو زەمینەیەدا بتوانین ئەو جۆرەی کە پێویستە ئاگاهانە هەنگاو هەڵبگرین و تەبیعە دەو زەمینەدا سەرێک حرەکەت دەکردرێن، بەڵام بەحسەکە لەسەرەوەیە کە ئێمە جیاوازی گفتمانمان هەیە، جیاوازی گفتمان بۆ مانای نییە کە ئەوەی کە ئەحسابی جۆرا جۆر جیاوازی گفتمانیان هەیە بۆ مانایانی کە و ئەحسابی جۆرا جۆری کوردی دەگەڵ یەک دەبێ دوژمن بن یا سیروتی لە یەکتر بکێشن، بەڵکو ئەو جیاوازیانە دەبێت بپارێزرێەوە کە قساسانیژی ئاماژەی پێکرد لە عینی پاراستنی ئەو جیاوازیانەدا، بەڵام گرنگەوەیە کەمە یەکدەنگ بین، هەماهەنگ حرەکەت بکەین و هەماهەنگ ئەمەل بکەین. ئەوە بە نەزەری من گەورەترین پەیامە، گەورەترین بەشی ئەو دەینەیە کە هەمانە بەخێنی و شەهیدانەکە ئێمە دەبێت بتوانین بەجێ بگەینین. لەگەڵ ڕێزم هەر دادەگوڵاڵ هەر ئالێرەدا ئەگەر بە کورتی تکای لە یەک دەقەتە ئێوە وەک حزبی دموکراتی کوردستان بەڕێزت لە ئەندامانی ڕێبەرایەتی ئەو حزبەی چەند ئامادەن کە با بڵێن بۆ بەرەو ئەو مەبەستە هەنگاوی بەکردەوە هەڵبگرن؟ من بە تەواوی بەو شتێ مۆتەقیدم و تەواوی حەولی خۆشم دەدەم و بارهاش سابتمان کردو کە ئێمە بەو شتێ مۆتەقیدین، وەلی هەمیشە ئەو داستانی هێژمۆنی تەلەبی ئەمن گەورەترم ئەوی دیکە چکۆلەترا ئەمنەوەم دەوێ ئەوی دیکەوەی کوت، هەمیشە ئەو شتانەی کە سەریان کردو تەفاوتەکانمان بەرجەست دەکەنەوە، گەورەتر بووتەوە لەو شتانەی کە دەبێ خاڵی هاوبەشمان. زۆر سپاس. من ئەو ڕۆ بۆ خۆم دەڵم بە هەموو شێوە ئامادەم چاو لە جیاوازەکانمان نەکە. زۆر سپاس. کاک ساسان پێم وایە دەقەیەکمان ماوە ئەگەر بەڕێزی بکرێ ئاماژە بەوە بدەیە دەزانین حزبەکانی کوردستانی هەندێکی با بڵین ناکۆکیان هەیە بە نسبەتی لایەنێکەوە و ئامادەی تر قبول بکەن، پێ دوایە گوشارێک کە بیری گشتی ئیسە دەیهێنێت بن دوای ئەو ڕووداوان، دوای ئەو لە سەدارەدانە، دوای ئەو هێرشانە چەند دەتوانێت حزبەکان ناچار بکە پاشگز بکەن لەو با بڵین تەنها تەنیا خۆیان ببین و ئامادە نەبن یەک بگرن. بەڕای من ئەگەر بێت و ئەمە ڕوو نەدات سەرخۆردیەکی یەکجار زۆرتر دروست دەبێت لە فەزای گشتی کوردستاندا. بەرحاڵ ئێمە ئەزمموی زۆر تاڵمان لەم 1-2 ساڵی ڕابردووە هەر لە شنگاڵ و داگیرکردنی کەرکووک و شەهیدبوونی دەیان پێشمەرگە و گەریلا و لە سێدارەدانی چالاکانی سیاسی و هەموو ئەمان نەمان تەجروبە کردووە لەم 1-2 ساڵی ڕابردوودا و ئەمە بۆتە هۆکار بۆ ئەوەی کە بەرحاڵ فەزایکی تاڕادەیەک پڕ لە سەرخۆردگی دروست بێت لە ناو بیرروڕای گشتی کوردستاندا بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستانی قسە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم و ئەمە خۆ هاوکاتیش هەندێک چاوەڕوانی بەرهەم دەهێنێت، هەندێک چاوەڕوانی بۆ واتە کە لانی کەم حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن توانای ئەوە لە خۆیان نیشان بدەن کە خۆیان لەم بارودۆخە دەرباز بکەن. ئەم دەربازکردنەشی سەر بەواتایەوە نییە کە ئەوان بتوانن بۆ نمونە لە بەرامبەر کۆماری ئیسلامی دانیان بەرحاڵ. زۆر سپاس، داوای لێبورد نەکەم. زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێز. باڵێ خاتو کوڵاڵە هەردەم هەویست سەر ڕێز و نەواز دەشتان وێنم بۆ ئەو سێ زیندانیەکە ئێدام کراون و لە ئاخری بەرنامەکەدا هاودەردی بکەم
لەگەڵ خانوادەی ئەو ئازیزە. زۆر سپاس لە هەردومای بەرنامە بە ڕێزان خاتوو گوڵاڵە شەرەفکەندی و کاکساسانی ئەمجەدی و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.